پیغمبری خوا فرمی عليه الصلاة والسلام أمر بعبد من عباد الله أن يضرب في قبره ب100 جلدة. دفرمي خواهی پروردگار فرمانی کرد بە فریشتەکان ئەمە لە کۆ لە ناو گۆڕایە با بزانین ئەوجا عەزابی ئەو کەسانی کەوا نوێژ ناکەن با بزانین لە ناو گۆڕە حاڵیان چۆنە. دەفەرمێ خواهی پەروەردگار فەرمانەکات بە عەبدێ لە عەبدەکانی خۆی کە تاوانبارە دوای بۆمان دەرەکەوێت تاوانەکەی چییە. بە فریشتەکانە فەرمێ ڕۆژانە 100 جەڵدەی لێ بدەن 100 قامچی ئاگرینی لێ بدەن. فلم يزل يدعو الله ويسأل ئەم پیاوە هەرە پاڕێتەوە لە ناو گۆڕەکەی هەر داواکە دەڵێ ئەی پەروەردگار تەخفیفی کە لەسرم واللهی 100 جەڵدە زۆرە من تەحمل دانەیەک ناکەم. بە بەردەوام دوعاکە 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 تا 99 لەسەر هەڵەگرێت یەک جەڵدەیە کەمێنێ. فيضرب بجلدة واحدة فامتلأت قبره نارا. ئەو جا یەک قامچێکی ئاگرینی پێ لێدەن هەموو قەبرەکەی و گۆڕەکەی لێ بێ بە ئاگر. ئەم پیاوە لەوەش خۆیەچێت. فلما أفاق قال على ما جلدتموني ئەوە بۆ وا لە منەکەن بۆ بە جەڵدە لێمەدەن بۆ ئاگر بەرەدەن لە گیانم بۆچی وام لێکەن بۆ سزامەدەن. فقالوا لأنك صليت صلاة بغير طهور ومررت على المظلوم فلم تنصره. فرمویان فریشتەکان چونکە تۆ لە دنیا کابرا نوێژێ کرد ئەوە نەبێ نوێژی نەکرد بێ بەڵام یەک نوێژێکی کردو بە بێ دەستنوێژ یەک نوێژی کردو بە بێ دەستنوێژ. ئەمڕۆ ئەو قامچیە ئاگرینەی لێدرێ لەبان پشت و گیانی لەناو گۆڕایە. لأنك صليت صلاة بغير طهور ومررت على المظلوم فلم تنصره. تخوا براکانم قامچیەک ئاوها لێت بدەن هەموو قەبرەکە پڕکا لە ئاگر حاڵی ئەو کەسەی کەوا نوێژ ناکات یەک نوێژێک بە دەستنوێژ. جار وایە کابرا نوێژەکات بەڵام لە شوێنێکە دەستنوێژی نییە یان لەشگرانە پێوە بێ لەگە کۆمەڵێک قەسەیەچێتە ناو نوێژە ئەوە تاوانێ زۆر گەورەیە. دەفەرمێ ئاوها شەلاقکاریەکەن یەک نوێژێک نوێژکەی بەبێ دەستنوێژ ئەوە حاڵی تۆیە قەبرەکەت هەموویە بێ لە ئاگر پڕە بێ لە ئاگر. ئەی حاڵی ئەو کەسانی کەوا نوێژ ناکەن. وە کاتێک کەسانی مەزلومت بینیە لە دنیا بەڵام تۆ هێز و دەسەڵاتت هەبووە مەنسەبت هەبووە ئەتوانی سەری خەی بەڵام سەریت نەخستووە ئەلەوێ خوای پەروەردگار بەو شێوێ سزاتەدا. ئەوجا کە ڕۆژی قیامەت دێ ساحەی مەحشەر ئەی حاڵی نوێژ نەکرد چۆنە. لە ڕۆژی قیامەت ئەو کەسانی کەوا نوێژ ناکەن پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام خوای پەروەردگار لەگەڵ فرعون و هامان و قارون و ئوبەی کوڕی خەلەف حەشریان ئەکات لەگەڵ ئەو چوارەیە. پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام من حافظ على الصلاة كانت له نورا وبرهانا ونجاة يوم القيامة ومن لم يحافظ عليها لم يكن له نورا ونجاة وبرهانا يوم القيامة وحشر مع فرعون وقارون وهامان وأبي بن خلف. دەفەرمێ هەر کەسێک پارێزگاری لە نوێژەکان بکات ئەوە لە ڕۆژی قیامەت ئەو نوێژە ئەبێتە ڕووناکیە بۆی ئەو نوێژە ئەبێتە حوجەیەک و بەڵگەیەک بەدەستی و ڕزگاری ئەبێ لە ڕۆژی قیامەت. بەڵام هەر کەسێ نوێژ نەکات تەرکی نوێژ بکات ئەوە لە ڕۆژی قیامەت هیچ ڕووناکیەکی نییە لە ڕۆژی قیامەت هیچ بەڵگەیەکی بەدەستەوە نییە بۆی ڕزگاری بێت لە ڕۆژی قیامەت ڕزگارت نابێت. ئەی کە ڕزگارم نەبوو لەگەڵ کێ حەشرەکرێم؟ دەفەرمێ لەگەڵ فرعون و هامان و قارون و ئوبەی کوڕی خەلەف سەرانی کوفر و مشرکین لەگەڵ ئەوانە حەشرەکرێت. ابن القیم ڕەحمەتی خوای گەورەی لێ بێ دەفەرمێ بۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی ئەم چوارەی کرد؟ چونکە لەبەرەوە ئەو کەسانی کە نوێژ ناکەن حاڵیان ئەوانەی کە نوێژ ناکەن ئیلا مەشغوڵن بەم چوارە. قارون مەشغوڵ بوو مەماڵەکەی بۆیە عیبادەتی ناکرد. ئەو کەسەی کە نوێژ ناکات زۆر جا بەهۆی ماڵەکەیەتی سەرقاڵی ماڵەکەیەتی مەشغوڵی دنیایە بانگەدا نوێژ ناکات گوێی لێ نییە. بڕۆ تۆ ئێستاهلی لەگەڵ قارونە حەشر بکرێت.
چونکە فرعون مەشغوڵی موڵکەکەی بوو. ئەید وهذه الأنهار تجري من تحتي. فرعون نوێژی ناکرد بۆ خوای پەروەردگار، عیبادەتی نەبوو، کافر بوو، بۆیە لەگەڵ ئەوە حەشرەکرێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی هامان ئەکات. هامان وەزیری فرعون بوو. هامان بۆ نوێژی ناکرد چونکە منصەبەکەی و وەزارەتەکەی مەشغوڵی کردو بوو، ئەمەندە خۆشەویست بوو لای خوای گەورەی لەبیر چۆوە. بۆیە خەڵکانێکەیە بەهۆی منصەبەکەیان، بەهۆی وەزارەتەکەیان، بەهۆی مەسئولیەتەکەیان نوێژ ناکەن، لەگەڵ هامانە حەشرەکرێن. جار وایە کابرا مدیر دائیرەیەکە بانگەدا نوێژ ناکات. بۆ نوێژ ناکەی؟ وەڵام مەشغوڵم، مدیرم. با مدیر بی. وەڵا وەزیرم، با وەزیر بی. وەڵا ڕئیسم، با ڕئیس بی. دەبێت نوێژکەی بۆ خوای پەروەردگار. لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار لەگەڵ ئەوانەیە حەشر دەکات. مافی خوای گەورە نابێ پێشێل بکرێت. ئەجینا لەگەڵ قارون و فرعون و هامانە حەشرەکرێت. ئەی ئوبەی کوڕی خەلەف کەسێکی تاجر و بازرگان بوو، بە هەموو دەست و قاچێ و باوشی کردبوو لە دنیا، خەریکی بازرگانی و کەسابەتی خۆی بوو، وەدژایەتی پێغەمبەری خواشێ کرد صلی الله عليه وسلم. لە ڕۆژی قیامەت تاریکە سەڵات لەگەڵ ئەوانەیە حەشرەکرێت. واللهی زۆر گەورەیە براکانم. ئەیکەوە بەو شێوەی حەشرکرایی، ئەی ماڵی کۆتایی ئەو کەسانی کەوا نوێژ ناکەن بۆ کوێیە، ماڵی کۆتاییان ئاگری دۆزەخە، خوا پەنامان بدات. خوای تعالی دەفەرمێ فخلف من بعدهم خلف أضاعوا الصلاة واتبعوا الشهوات فسوف يلقون غيا. لدواي پێغەمبەران صلاة و سلامی خوایان لەسەر بێت، خەڵکانێک هاتن، خەڵکانێکی خراپ، أضاعوا الصلاة نوێژەکانیان فەوتان، واتبعوا الشهوات هۆکارەکە چی بوو؟ نوێژیان ناکرد، شوێن هەوا و ئارەزوو شەهوەت کەوتن. ئەفەڕەئەیتە من اتەخەذ ئیلهەه هەوا. خەڵکێکەیە هاو ئارەزۆکەی کردووە بە خوای خۆی. هاو ئارەزۆکەی چی پێ بڵێ ئەوە هەکات. ئەڵێ نوێژ مەکە، ئەڵێ بە قسەتەکەم. ئەڵێ بڕۆ زینا بکە، ئەڵێ بە قسەتەکەم. ئەڵێ بڕۆ مەشروب بخۆ، ئەڵێ بە قسەتەکەم. هاو ئارەزۆکەی زاڵە بەسەری. بۆیە هەر کەسێ نوێژ نەکە ئیلا جانیبی شەهوەت زاڵە بەسەری. ئیتر شەهوەتەکە بۆ ماڵ بێت، یاخود بۆ ئافرەت بێت، یاخود بۆ تیجارەت و کەسابەتێ بێت، ئیلا شەهوەتەکە باعث بۆ ئەوە کە نوێژ ناکات، چونکە ئەمانە هۆکارە نوێژ ناکات. واتبعوا الشهوات، ئەوەی کە نوێژ ناکات ئیلا شوێن شەهوات کەوتووە. فسوف يلقون غيا. أي غيا چییە؟ واد عميق في جهنم. دۆڵێکە لە دۆڵەکانی ئاگری دۆزەخ، کێما و زوخا و چڵک و جەراعەتی جەهەنەمەکانە. ئەوانە دەرخوار دەدەن لە ڕۆژی قیامەت. کێ؟ ئەو کەسانی کەوا نوێژ ناکەن. فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون. ويل دۆزەخ بۆ ئەو کەسانی کەوا مصلين، هەندێکەڵێن نوێژەکەن بەڵام لە کاتی خۆی نایکەن، هەندێکەڵێن نوێژەکانیان فەوتانووە، هەندێکەڵێن ئەیکەن بەڵام بۆ ڕیایەتی بۆ خوای نییە. فويل للمصلين. بۆیە کاتێک بەهەشتیەکان پرسیارەکەن عن المجرمين، دەبێ حاڵی مجریمەکان چۆن بێ لە دنیا گاڵتە و مەزاقیان بە باوەڕدارانە کرد. کاتێکە چن تەماشاەکەن فاطلع فرآه في سواء الجحيم، لەناو دۆزەخەوە هەڵە قوڵێت. قال ما سلككم في سقر. ئەوە چی ئێوەی وا ئامادە کردووە، چی کردەوەیەکتان کردووە کە ئەمڕۆ لە ناو سەقەرن؟ ناوێ لە ناوەکانی دۆزەخ، دۆڵێ لە دۆڵەکانی دۆزەخ سەقەرە، سەقەڕی جەهەنەم، خوا پەنامان بدە. ما سلككم في سقر قالوا لم نك من المصلين. ئێمە بۆیە ئەمڕۆ ئامادەی ئاگری دۆزەخ بووینە، وا ئەسووتین چونکە لە دنیا نوێژمان ناکرد. بەو شێوەیە لە ناو جەهەنەمە خوای گەورە عەزابیان ئەدات. فبۆیە براکانم، هەر کەسێک نوێژی نەکردووە با تەوبە بکات، استیغفار کات، بگەڕێتەوە بەلای خوای پەروەردگار. ئێستاش مەجال ماوە براکانم، ئینسان دەست هەڵبگرێت لە تاوان. خەڵکێکەیە سێ نوێژەکە، دوو نوێژ ناکە، ئەمەشیان هەر کوفرە براکانم. بەڵام ناڵێن کافرە بیت، بەڵام تاوانەکە زۆر گەورەیە. بە تایبەت نوێژی ئیشا، نوێژی بەیانی، چەند جار ئەمە دووپاتەکەینەوە. خەڵکی زۆر نوێژی بەیانی ناکە، خەڵکی زۆر نوێژی ئیشا ناکات،
حاڵت خراپە لە ڕۆژی قیامەت بۆیە دەسەڵ بگرە تاوانەمە لە تاوانە هەرە گەورەکانە